ئەگەر بپرسیم بۆچی ئەم ڕۆژەیان دیاری کردووە و بۆچی لەم ڕۆژەدا ئەم تاریخە بۆچی داهێناوە ئەمە دەکەین بە پرسیارێک لەگەڵ میوانەکەمانە گفتوگۆی زیاتری لەگەڵ من وەڵامم نێمەوە وەڵامە مێرە با میوانەکەمان وەڵامان باتەوە زۆر بەڕێز دیاری وەستا عزیز لە شاری هەولێرەوە لەگەڵمانە کە بەڕێوبەری گشتی کتێبخانە گشتیەکانی هەرێمە لە هەولێرەوە لەگەڵمانە سڵاو لە بێ کاک دیاری بەیانیت باش سەرەتا پێمان بڵێ کاک دیاری بەیانیت باش کۆمنتە چی بوو لەسەر بابەتی ئامادەمان کردبوو فەرموو بەهێتان باش بەیانی بینەران و هەموو ئەوانەی کە گوێیان لەم چاپێکوتنەیە سڵاو ڕێز و حرمەتمان هەیە بە هیوای بتوانی سودمەند بین لە یەکتر بفەرمون. بەڵێ کاک دیاری ئەگەر گوێبیستی ئێمە بیت پرسیاری ئەوەم کرد ئەو بابەتی کە ئامادەمان کرد بوو ئەگەر بەڕێستان گوێبیستی بووبوون کۆمنتان چی بوو لەسەر ئەگەر کەم کورتێکە بۆ یا خوشتێکە بێکە باسمان نەکرد بێت بەڕێست ئاماژەی پێبێ فەرموو. ئەوەی گوێم لێ بوو یەکێکە لە بابێتە هەرە هەستیارەکان یەکێکە لەوانەی کە ئەتوانین ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتەکانی هەرێم کە پێکهاتوین لە 96 کتێبخانە لە سەرانسەری هەرێمی کوردستان خۆزیە ئێمەش بتوانین وەکو ئەوانە خزمەتێک بە کتێب و بە کلتور و بە فەرهەنگی کوردی بکەین. یعنی لە ئێمە لە بەرنامەی بەڕێوەبەرایەتیەکەمان بە هاوکاری لەگەڵ وەزارەت هەنگاوێکمان ناوە یا بڵین پرۆژەیەکیشمان هەیە بۆ ئەوەی بتوانین خزمەت بۆ ئەرە بکەین کە ئێمەشی تیا دەکەین. کاک دیاری بۆ 23 نیسان دانراوە بە ڕۆژی جیهانی کتێب زانیاریەکەیە کە دەوترێت ویلیام شکسپیر نووسەری مەزنی بەریتانیا و هەروە دەنگت باش نییە وەڵاهی کاک دیاری گوێبیستی منی دەنگ باش نییە دەنگ کاک دیاری ئێستا گوێبیستی منی بەڵێ بەڵێ کاک دیاری پرسیارەکەم ئەو بوو بۆ 23 مانگ دیانراوە وەک ئەوترێت کە ویلیام شکسپیر نووسەری مەزنی بەریتانی یاخود بەدەیان نووسەری تر لەم ڕۆژەیە لەدایک بوون و بۆیە 23 مانگ دیاری کراوە بە ڕۆژی جیهانی کتێب ئایا وایە؟ بەڵێ سەبار بە ڕۆژی جیهانی کتێب باشە ئەو ڕۆژە چۆن دانراوە ینی ڕەنگە زۆر ئیدمان نەبێ بەڵام ئێمە ئەتوانین ئیش لەسەرەوە بکەین هەموو ڕۆژێ بکەین بەوەی کە چۆن ناساندنی کتێبەکەکەین چۆن کتێبێکە خینە ناو کایەکانی خانەی کتێبخانەی کوردیەوە چۆن خزمەتێ بکەین ئیش لەسەر ئەوە بکەین بەڵام وەکوەوەی کە چۆن ئەو ڕۆژە دانراوە ڕەنگە من زانیاری تاوام نەبێت لەسەر ئەوە بەڵام ئێمە بەردەوام ئیش لەسەرەوەکەین کە خزمەتی نووسەر و وەرجێڕ و کتێب و ڕۆشنبیر و ئەو توێژانە بکەین کە ئیشان لەسەر ئەوەیە خوێنەرێکی باشی کتێب بن. باشە کاک دیاری هەرێمی کوردستان لە چاپکردنی کتێبە بە شێوەیەکی گشتی لەکوێ جیهاندایە لە ئێستایانەوە بەس ئێمە ساڵانەن دیکەی زیاتر لە هەزاران کتێب چابەکرێ ئێمە ژمارەی سپاردنی دەدەینێ ئەو ژمارەی سپاردنە ئێمەوەمان کردووە لە دەسەڵاتی کتێبخانەکانی سلەیمانی و دهۆک و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و ئەوانەی کە بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە لەوێ بتوانین بە کارئاسانی بکەین بۆی هەست نووسەرێ هەر وەرجێڕێ هەست شاعیرێ ئەگەر ناملکەیەک ئەگەر کتێبێک ئەگەر وەرجێڕانێکی هەبێ بە ساناترین شێوە بتوانن ئەو کتێبە ژمارەی سپاردنی پێ بدەن و بخرێتە ناو خانەی کتێبخانەکانی کوردیەوە. باشە کاک دیاری باست لەوە کرد کە ژمارەی سپاردن و چاپکردنی کتێبەکان ئایا ئەم کتێبانە بە هیچ فیلتەرێکە ئەڕۆن پێش ئەوەی بخرێتە بازاڕ و ئایا هەموو کتێبێکشانی خوێندنەوەی هەموو کتێبێکشانی ئەوەیە بێتە هاوڕێی مرۆڤ یاخود مەرجە ئەم کتێبانە سەرجەمیان بە فیلتەرا بڕۆن؟ جا ئەو فلتەری کە جەنابەت باسی یەکەی هەنێژات پێڵێن سانسۆر ئێمەوەی لێرە دەسەڵاتی خۆمان هەبێ سانسۆرمان نەهێشتووە و ئەو کتێبانەی کەیەن جگە لەوەی کە مەسەلەی پاراستنی مەزهب
بە هەموو ئەدیانەکانەوە و جگەلەوەی پاراستنی مێژووی میلەتەکەمان هیچی کە ئێمە لارینەورمان بۆی نییە و کەراسەنی چیوامان کردووە و ئەگەر کتێبێکیش بێتە لای ئێمە ئەو دوو مەسلەی ئەو دوو ئەدیانەی کە باسمان کرد هەم مەسلەی نەتەوەی هەم مەسلەی ئەدیانەکان بە هەموو دینەکانەوە ئەگەر بزانین لە کردداریی تایە ئەگەر بزانین چاواشەکارێکی تایە تیمێکمان هەیە لە وەزارەت بە ڕایۆژ لەگەڵ ئێمە ئەتوانین ئەوەش چارەسەر بکەین و تا ئێستاش شتێکی ئەو تۆ نەهاتۆ بڵین نووسەرێک وەرجێڕێک ئێمە دڵگران بێ کە ژمارەی سپاردنی نەدرێتێ. باشە کاک دیاری لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەراورد بە ئێستا هەڵبەت لە ئێستا کە تەکنەلۆژیا بە شێوەیەکی بەرچاو پێشکەوتووە ئاستی خوێندنەوە کەم بۆتەوە کە وەک ساڵانی ڕابردوو نییە. پرسیارەکەم ئەوەیە هیچ پرۆژەیەکتان هەیە بۆ هاندانی خوێندنەوە لە ئێستاە؟ بەڵێ ئێمە پرۆژەی بە دیجیتالکردنی کتێبمان هەیە باشە بتوانین لەگەڵ ئەوەی کە تەکنەلۆژیا هەم بەجێمان نەهێڵێ هەم دوای نەکەوین بتوانین خزمەتێکی باشی خوێنەر بکەین. ئێمە ئەومان کردووە کە ئەگەر خوێنەرێک پێویستی بە کتێبێک هەبێ زاخۆ ئیشی بە کتێبێک هەیە لە نووسەرێکی سلەیمانی بێ یا هەڵەمجە بێ یا گەرمیان بێ یا هەر شوێنێکیکە بێ ئەتوانێت بە کلیچێک ئەو کتێبەی دەست بکەوێ بتوانێت خزمەتی ئەو پرۆژەی کە هەیەی بیکە. باشە کاک دیاری من ئەگەڕێمەوە سەر ئەو بابەتەی هەڵبەتە هاوکارم ئاکەم پرسیارێکی کردو من گفتم با پرسیارەکەم هەڵگرم بۆ دواتر باس لەو کرد کە لیژنەیەک نییە کە بتوانێت زۆر بە وردی یاخود وەگوتت دڵی هیچ نووسەر و خوێنەرێک ناشکێنن کە چاپەکانیان ژمارەی سپاردنی ئەدەنێ. ئایا خۆمان تا ئێستا تا چەند لە کوردستان کللتوری خوێندنەوەمان هەیە بزانین چه بابەتێکە خوێنینەوە بێگومان کتێب کاریگەری سەرەکی لەسەر کۆمەڵگایە ئایا تا چەند خۆمان هۆشیارین و کللتوری خوێنەوەمان هەیە بتوانین و بابەتەکان هەڵبژێرین. ئێمە خۆشببختانە ئیشی چیوامان کردو بە هاوکاری لەگەڵ کتێبخانە گشتیەکانی ئەو هەشت کتێبخانەی کە پێم وتی ئێمە لە سنووری هەرێمە هەشت کتێبخانی گشتیمان هەیە دەورە ئەکرێتەوە ناساندنی کتێب ئەکرێ میوانداری خوێنەر و وەرجێڕ و نووسەر و ئەوانەکرێ کە بتوانین ئاشناکەینەوە بەوەی کتێب بێ بە هاوڕێیەک کە لە شوێنەکانە بتوانێت سودمەند بێتایی. بەڵام ئەبێ ئەوشمان بیر نەچێمە ئەوەکو باسم کرد تەکنەلۆژیا ئەگەر بەجێ نێڵی ئەو بەجێ دەهێڵێ ئەگەر لەگەڵیان نەڕۆی ئەو لەگەڵت ناڕوە. بۆیە جارێکی کە ئێمە ئیشمان سەرەوە کردووە بە دیجیتالکردنی کتێبخانەکانمان بۆی ئەوەش هەردوو جانبەکەمان ئێمە ئیشمان لەسەر کردووە وەوەمان کردووە خوێنەر لەکوێ ئیشی بە ئێمە هەبێ ئێمە بتوانین خزمەتێکی بکەین. بەڵێ دەست خۆش کاک دیاری وەستاعەتی سوپاس بۆ تۆ کە لەگەڵمانە بووی سوپاس بۆ دیاری وەستاعەتیس بەڕێوەبەری کتێبخانە گشتەکانی هەرێم کە لە هەولێرەوە لەگەڵمانە بوو.